هێنانی سەرێ. خۆپارێزی و پەیڕەوکردنی ڕێنماییەکانی تەندروستی یەکێکە لە هۆکارەکانی ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. بۆ ئەمە بەستەش لە فاکڵتی ئاداب لە زانکۆی سۆران سمینارێک بەڕێوە چوو. شارەزایانی پزیشکی ڕێنمایی بە هاوڵاتیان دەدەن کە بایەخ بە پاک و خاوێنی بدەن و خواردنەکانیان بەباشی بکڵێنن. هەروەک ڕێنماییە تەندروستیەکان بۆ خۆپارێزی لە نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا پەیڕەو بکەن. تایبەت لە خواردنا خۆ و ژیانە خۆ برا ئاگاهی جوان هەبێ و خواردنێ خاف یعنی نەکەلی حیوانە برا نەخۆ مەسەلا وەک گۆشت هێلکە هەی نەکەلینێ برا نەخۆ یعنی تایبەت خواردنا عالی حیوانە تێ بکەل بێ ئەڤ نەخۆشی ڤایرۆساتە وەکی نەخۆشی دنێژی مەترسیکی وی کێم دەبێ شەغێ. پەیدابوونی ڤایرۆسی کۆڕۆنا بۆ یەکەم جار مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵانی شەستەکانی سەدەی ڕابردوو. لە ئێستاشدا جارێکی دیکە سەری هەڵداوەتەوە. سەرچاوە پزیشکیەکان ئاماژە بەوە دەدەن سەرچاوەی ڤایرۆسەکە وڵاتی چینە. هۆکارەکەشی بۆ خواردنی گۆشتی هەموو جۆرە ئاژەڵێک دەگەڕێتەوە. زۆربەی زۆری ئەو نەخۆشانەی بڵاوبوونەوە لە 100 ساڵی ڕابردوو زۆربەی هەرە زۆری بە تایبەتی ئەوانەی ڤایرۆسینە لە وڵاتی سینەوە بووە. ئەویش پەیوەندی بە زۆری خواردنەوەیان هەیە بەڕاستی. لە سین هەموو جۆرە خواردنێک دەخورێت بە تایبەتی ئەو ئاژەڵانەی کە ئەبڵێن لە ئاینی ئێمە لە ئاینی ئیسلام یان لە ئاینی مەسیحی حرامن. ئەوانەی کە ئەو ئاژەڵانێک کە گۆشتخۆرن وەکو شەمشەمە کوێرە ئاژەڵی سەگ پشیلە مار ئەوانەکە لە وڵاتی ئێمە لە وڵاتانی ئێمە ئەو خواردانە ناخورێتن بەڵام ئەوان ئەو خواردانە دەخۆن. خۆی ئەو ڤایرۆسە بە شێوەیەکی طبیعی مەوجودە لەو ئاژەڵانە ناگوازێتەوە بۆ ئینسان تەنها ئەگەر کۆنتاکتێ بێ بەکاری بیخواتن یان تەعاملی لەگەڵ بکاتن ئەو دەگوازێتەوە بۆ ئینسان کە گوازراوە بۆ ئینسانیش ئەو کات دەتوانێت توانایەوە هەیە بگوازێتەوە لە مرۆڤێک بۆ مرۆڤێشتر. ئاڕازەکانیشی بریتە لە هەوکردنی سیەکان هێشانی ماسوولکەکان و کۆکە وە سەرهێشە زاری وایە تاکەی زۆر بەرز دەبێتەوە دەگاتە سەروی 38 دەرەجە ئەوەش خەتەریاتی هەیە دەبێت تاکەی دابەزێنرێتن. ئەو نەخۆشیە زیاد لە ئەدی خۆی بەڕاستی گەورە کراوە یعنی دەبێت خۆپاراستن هەبێت. باوتەی پسپۆرانی بواری تەندروستی ڤایرۆسی کۆڕۆنا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە نێویشیاندا هەرێمی کوردستان تەمەنی کورد دەبێت. بەو پێی ڤایرۆسەکە لە پلەی گەرمی بەرزدا لە ناو دەچێت. ئێستاش کە کەش و هەوای خۆرهەڵاتی ناوەڕاست بەرەو وەرزی گەرما دەچێت ئەم گۆڕانکاریە بە ئاماژەیەکی دڵخۆشکەر بۆ کۆنتڕۆلکردنی ڤایرۆسەکە دادەنرێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.